سێ ساڵە هەرێمی کوردستان لەژێر ڕەحمەتی حکومەتێکدایە و لە ڕووی یاسایی و دەستوریەوە بەسەر چووە. شارەزایان دەڵێن ئەم کابینەیە تەنیا ناوی حکومەتە، هیچ چاوەڕوانیەکی بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک لێ ناکرێت و هیچ پرۆژەیەکی ڕاستەقینەی پێشکەش نەکردووە. من نەبوونی دەستور لە هەرێمی کوردستان کاریگەری زۆریە بۆ لەسەرەوەی کە پەرلەمانێک چەند مانگ چەند ساڵ بەسەریا تێپەڕ بەبێ بتوانێت کۆبێتەوە، بەڵام ئەم پەرلەمانە شەرعێتی بمێنێ لە هەموو دەستورەکانی دنیا. دوای هەڵبژاردن ماوەیەکی دیاریکراو هەیە بۆی پەرلەمان کۆبێتەوە، پەرلەمانێک ماوەیەکی دیاریکراو هەیە بۆی حکوومەت دروست بکە. لە هەموو دەستورەکانی دنیا باسدەوە کراوە کە حکوومەت کاتەکەی تەواو بوو ئەم فەراغە دەستوریە چۆن بەزووی پڕکرێتەوە. بەس بەداخەوە لە هەرێمی کوردستان کە دەستورمان نییە و یەکێتی و پارتیر هەر ڕێگر بوون لەوەی دەستور دەرچێت لە سەرەتاوە کە پێویستیان بە هیچ کەسێکی کە نەبوو ئەگەر ئەو کاتە بیانویستایە دەستور دەرکەن، خۆیان زۆری نەبوون. وای کردووە کە ئەم فەراغانە دروست ببێ، نە حکوومەتمانەیە نە پەرلەمانمانەیە نە خزمەتگوزاری هەیە، بەڵکو کێشە هەیە، کێشەی سیاسی هەیە، کێشەی ئەمنی هەیە، کێشەی ئیداری هەیە، کێشەی هاوڵاتی هەیە، کێشەی خزمەتگوزاری هەیە. ڕۆژ بە ڕۆژ با ڕوودۆخەکە بەرەو خراپترە چێ. ئەم حکومڕانیە نایاساییە دۆخی ژێرخانی گەیاندۆتە لووتکەی داڕمان، پسپۆڕانی ئابووری جەخت دەکەنەوە. کابینەیەک توانای دابینکردنی غاز و کارەبا و موچە و بنزینی نەبێت کە خزمەتگوزاری سەرەتایین شەرعێتی لەدەست داوە. ئەم خولە دەبینین ماوەیەکی زۆر وەک جەنابەت ئاماژەت پێدا لە وادەی یاسایی خۆی تەواو کردووە. تەنانەت حکوومەتی کاربڕێکرد دروست دەکرێت بۆ چەند مانگێک تا ئەوەی ئەگەر حاڵەتێکە بێ جۆرێک لە دەرچەیەک دەدۆزرێتەوە، بەڵام ئەمریکا هەیە خولێکی خۆی تەواو کردووە هێشتا لە فەراغی یاساییە خولێکی کاربڕێکرد بۆ بۆی ئەمە فەراخێکی گەورەی یاساییە. ڕۆڵی دامەزراوەکان لاواز بووە. ئێمە پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی فیدراڵ بە ئاقارێکی خراپدا ڕۆشتووە، دەبوو بانگەشەوە دەکرا کە هەرێمی کوردستان پەیوەندێکی تەندروست و مامەڵێکی تەندروست دێنێتە ئاراوە لەگەڵ حکوومەتی فیدراڵ. بەڵام بینیمان لە ڕووی ئاستی نێوداڵەتی، لە ڕووی ئاستی ناوخۆیی هەموو پەیوەندیانە تەڕاجعیان کرد و ئەوەی کە بە ژیانی موچەخۆران و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان و دەبینی قەیرانەکان تەنها لەسەر شانی ئەوان کەڵەکە بووە. کابینەی نۆ 3 ساڵە ساڵانە یادی 365 ڕۆژی دیکە لە بەسەرچوونی خۆی دەکاتەوە و سەرەتاکەی بە دەستگیرکردن و ڕاپێشکردنی دەیان کەس بۆ زیندانەکان دەستی پێکرد و درێژەی بە خواردن و لێبڕینی موچەدا و دواتریش بە گرانکردنی سوتەمەنی پێداهات. مانەوەشی درێژکردنەوەی قەیرانەکانە نەک چارەسەر. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.